تەورەیە یەکەم دادگاییکردن زیندانیکردن و دوا ئەنجامی کەیسەکەت بە چۆ گەیشتووە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسوله الأمين محمد وعلى آله وصحبه أجمعين. کێشەکەەوە هەزانم هەر حەلەقەیەکی تریەتی، یعنی کۆمەڵە حەلەقاتە کۆتایی پێناوەکو مسلسلە ئیزعاجەکان وایە، چونکەەوە 13 ساڵە کێشە لە دوای کێشە دروستە بێ، ئەوە دادگایەکەش تەواو بوو، سجنش تەواو بوو، وەکو خەڵکی تریش عادی نەبوو، خەڵکی تر دوو لەسەر سەی وەرەگر من فول تایم هەموویم تەواو کرد. ئیتر ئێستا مەسەلەی نەفیەکە هاتۆتە ئاراوە، نەفیەکەش دوای 2 ڕۆژی تر دادگا دەست پێەکە و واسیەکاتەوە کە چۆنێتی ناردنەکە و ئەو جۆرەشتانەوە. ئیتر ئەوەش یەکێکە لە پێشێلکردنی مافەکانی. بەڵێ ئێستا ئازاد کراویت، هیچ مەرجێک هەیە بۆ ئازادکردنەکە؟ هیچ مەرجێکت لەسەر ئێستا؟ مەرجێکم لەسەر نییە، بەڵام هەرە بێ لێرە بم ئێستا تاکۆم مەسەلی دادگایەتەوە بێ. بەڵێ ئێستا قسەی ئەوە هەیە کە یاخود لە کەیسە گەیشتوتە ئەوەی کە بنێرنە شوێنێکی دەرەوەی ئۆسلۆ، شوێنێکی زۆر چەپە کە چەند کاتژمێرێک دوورە. بەڵێ ڕاستە 12 ساعت لێرەوە دوورە، جزیرەیەکە کەمتر لە 5,000 کەسی لێژی. ئەیتر بێوەی حساب بۆ هیچ شتێکی تر ئەمان و حەق و حقوقی ماڵ و مناڵ و بۆ هیچ کەسێکی تر بکەن. هۆکارەکەی دیارە بەپێی لە کەیسەکە ئەوەیە کە تۆ مەترسی بۆ سەر ئاسایشی نەتەوەی، ئەمە قسەکەی قسەیە خۆی شتێکی لاستیکیە، یعنی بە کەیفی خۆی دێ و ئەڕوا. یعنی مەسەلەی ئەمنی نەتەوەی ئەم وڵاتە، من 23 ساڵە لە ئۆسلۆم زەرەرم بۆ هیچ کەسێک نەبووە، ڕۆژە لە ڕۆژان زلم لە یەکێک نەداوە، یەکێک زلەی لە من نەداوە، ڕۆژە لە ڕۆژان زیانم بە هیچ کەسێک نەگەیاندووە. ئێستا ئەو هەر خۆی ئەڵێ زەرەری هەیە بۆ ئەمنی قەومی. ئەڵێن کامێ زەرەرەکە چییە؟ زەرەرەکە لە ڕووی فکریەوە یا لە ڕووی جەستەیی و فیزیکیەوەیە. بەڵام بۆ نمونە هەڕەشەکان، ئەو هەڕەشانی کە لەسەری لە زیندانە بووی، ئەوە شتێکە کە آخر هەموو کەسێک کە حکمی تەواو کرد شتەکە کۆتایی پێدێ، یعنی مەگەر بە هەڕەشەش حساب بکراوە لە کاتێکا کە هەموو محامەکانی منیانوکەوە هەڕەشە نییە و فەرەز ناگەر هەڕەشەش بێت، چکە لەم وڵاتە گەر هەڕەشە لە یەکێ بکەی ڕاستەوخۆ 45 ڕۆژ حکمی، وەگەر چەقۆت پێ بوو لەسەری هەڵتگر دەوێت بە 6 مانگ. یخۆ من هیچ شێکم لەمانە نەکردووە، بالعکس یەکێ لەو کوردانە ئەڵێ من ئەگەر بچم ماڵی مەلاکرێکار لە ئەمانام زیاتر لەوەی بچمە مەککە. یخۆ مەککە معلومە خەڵک کۆترێکی لە ناکوژێت، چۆلەکەیکی لە ناکوژێت، یعنی ئەو ئەوەندە لە ئەمانایە. بەڵام لە هەمان کاتیشە لەسەر منیان کردو کێشەیەکی گەورە و قەزەی ئەو ژنەشە و ئەرن سۆلبەرگ لە دادگا هەر هیچ شتێکیان لەسەرەوە نەدووە، وتیانەوە هەر هەڕەشە نییە لەو. ئەی چۆن تۆ زیاتر لە 2 ساڵ لە زیندانە بوو ئەگەر هەڕەشە نیە، ئەگەر هەڕەشەش بێ تەنها 6 مانگ؟ ئەخر بەڵام قەزەکەی منیان وا لێ کردیەکەم جارێک کردیان بە 2 ساڵ و 2 مانگ، دوای 8 مانگی تریان هێنایە سەروتیان احترامی دادگای نەگرتووە. قەزەی من لە زیندانەکەیە وەکوی ئەعلام هەر لە سەریە دوێ، من لە زیندانەکە لە قەزەی ئەرنە سۆلبەرگ لە زیندانە نیم، لەسەر 3 کوردە مرتەدەکەیە کە لەسەر ئەوانیش بوو. ئەسڵ خۆی کێشەکەەوە زەعیف بوو هی ئەرنە سۆلبەرگ، چونکە من ئەڵم بۆ نمونە ئەرنە سۆلبەرگ بۆ نمونونەکەیان تەرجمە نەکرد و کردیانە کێشەیەک، دوایی ناتوان بیبەنە دادگا بۆ کە بڵێ ئەمە تەهدیدە. هاتن هی و کوردانیان هێنا، یەکێکیان دەربارەیان ئەو کە قسەم کردووە لە 2006 من قسەم لەسەرەوە کرد، هیچ کەسە قسەی نەکردو لە مەدایم 4 ساڵێ، بەڵام ئەوانیان هەموو لفلفەیەک پێ کردو هێنایەن و بۆی قەزەکە بێەوە هی ئەرنە سۆلبەرگ و شتەکە گەورە ببێ. دوایش کە حەوت داوەر دانیشتن نەگەشتە نەتیجەوە کە تەهدیدە، وتی ئێستا چیڵێ بۆ کوردانە، وتم هەمان قەولەڵ هەمان قساکەەوە کە پێشتر لەسەریان وتومە. ئێتر حکومەکەەوە دەرچووە، آخر مەدای حکومەکە کە بتوانیویانە بەکارێنێنە.